سلامی خوای گەورەتان لێبێ. السلام عەلەیکوم وڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه. ئەچینە بابەتێکی تر، واجبنا نحو الرسول عليه الصلاة والسلام، واتە بەرامبەر بە پێغەمبەر عليه الصلاة والسلام چی واجبە لەسەر ئێمە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی مەکانەتمان کرد گەورەی لە قورئانە، ئاکار و ڕەوشتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەموو سیفاتە جوانەکانی خوای گەورە لە قورئان تۆماری کردووە و هاتینەوە باسی ئەومانش کردوتمان لەوەی کەوا شەخسیەتی پێغەمبەر عليه الصلاة والسلام، پاشانش هاتین احتیاجیمان بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسمان کرد. ئەمڕۆ باس لەوە دەکەین پێغەمبەری خوا چی داواکە لە ئێمە بیکەین، چی واجبە لەسەر ئێمە بەرامبەر بە پێغەمبەر، چی حەقێکی پێغەمبەر لای ئێمەیە کە بیکەین بەرامبەر خۆشەویستی خوا عليه الصلاة والسلام. یەکەمیان لەوە خۆشەویستی، محەبەت. ئەبێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە هەموو مرۆڤێکی سەر زەوی تەنانەت نەفسی خۆمانش خۆشمان بێ، بێ لەوە زیاتر خۆشمان بێ. چونکە ئینسان ئەگەر وا نەبوو ئەو کاتە ئیمانی کامڵ نابێ، ئیمانی تەواو نابێ. ئەمە خوای گەورە داوای کردووە لێمان: قل إن كنتم تحبون الله ورسوله فاتبعوني يحببكم الله. أولا شيء كوتوي أم جاليرا في غمري خوافر لا يؤمن أحدكم حتى أكون أحب إليه من والدي وولده والناس أجمعين. همي يعني أبي في غمر إيماني تواني أو كسي كمني لخوي لمن على كان لخلقي تواوي خلقي خوش نقرب بي، يعني قريخ خۆشەویستی پێغەمبەر بخەینە بەردەمی هەموو خۆشەویستەکانم. ئەو کاتە ئێمەڵێن ئیمانێکمان کامڵە، بەڵام ئەگەر وا نەبوو ئەو کاتە ئەوە نییە، چونکە ئینسان وریابێ. وەک ئیمامی عومەر هاتە خزمەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم، پێی فەرمووی پێغەمبەری خوا من تۆم لە هەموو شتێ خۆشەوێ. وتی عومەر ئەی نەفسی خۆت؟ ئیمامی عومەر کەمی ڕاوەستا، وتی عومەر ئیمانت تێمان جارێ ماوە کامڵ نەبوو. لە ئیمامی عومەر واڵێ کەمی ڕاوەستا و ئیمامی عومەر وتی ئەی پێغەمبەری خوا ئێستا لە خۆم زیاتر تۆمش خۆشەوێ. وتی الآن یا عومەر، ئێستا عومەر ڕزا و ڕەحمەتی خوای لێبێ. کەواتە خۆشەویستی پێغەمبەرش ئاسان نییە ئیماندارە. ئێستا ئێمە باسێکەین بە قسە و بە گفتار، بەڵام بە ئاکاریشێکی ترە قورسە، هیچ کەسێ ناتوانێ ئەمە جێبەجێ بکە. یعنی تۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بێ بیخە خۆشەویستی پێشی مناڵەکەت، پێشی ژنەکەت، پێشی بابە ئەمانەشیچ، تەنانەت نەفسی خۆت قورسەکەمێ. چونکە هەوڵی ئەوێ ئەم ئیمانە لە دڵا دامەزرێنی بۆی ئەو خۆشەویستە زیا بکە، ئەمانە تێپەڕ بکە، خەڵکی تێپەڕ بکە، مناڵەکە تێپەڕ بکە، ژنەکەت تێپەڕ بکە. خۆشەویستەکەی پێغەمبەر عليه الصلاة والسلام ئەمەنە خۆشەویست بێ لە دڵتا، ئەبێ نەفسی خۆتش تێپەڕ بکە، بکوێتە پێشی ئەوش. ئەمە کاری ئەوێ، هەوڵدانی ئەوێ، شتی ئاسان نییە. بەدەم ئاسانە بڵێین، شتی ئاسانە بڵێین، بەڵام بەکردار ئایا وەک ئەمە یان وەک قسەکە وایە؟ نا، بەڵکو شتێکی ترە بێ ئینسانی مسلمان ئەوە بزانێت. دووەمیان تاعات، ئەو ئایەتەی کە فەرمووان قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله ويغفر لكم ذنوبكم. گۆڕایەڵی بە قسەکردنی پێغەمبەر عليه الصلاة والسلام ئەمە گرنگە، چونکە ئێمە قورئانمانەیە، دوای قورئان کەلامی پێغەمبەر صلی الله عليه وسلم. قورئان کەلامێکی خوایە، ئەم قورئانەشی کراوەتەوە لەلایەن عولەمایان و زانایان. چۆن لە قورئانەکە ئەگەڕێنەوە بۆ لای مفەسیرین، بۆ لای ڕاڤە ئەوانەی تەفسیریان کردووە، ئەبێ لە حەدیسەکەشا بگەڕێنەوە بۆ لای ئەو زانە و عالمە بەڕێزانەی ڕابردوومان کە حەدیسەکەی چی کردەوە. خۆمان نەوێن حەدیس چی بکەینەوە بیدەینە خەڵکی، چونکە ئێمە نە عالمین نە زاناین، ئەمە هیچمان تیانی، بەڵکو ئەبێ چی تەفسیری ئەو حەدیسە جوانە شیرینە کە دێنین دایەنەی بزانین بە جوانی لە ڕێگەی خۆیان و لە شوێنەی خۆیان دای بنین و بیدەینە خەڵکێک. ئیطاعی پێغەمبەریش صلی الله عليه وسلم بە بانگەشە نییە، زۆر جار بە کردارە.
بانگەشە ئەمڕۆ زۆرە، خەڵکێک زۆر بانگەژێ و لاف و گەزافی ئەوە لێ ئەدا کە پێغەمبەری زۆر خۆشگەرە، بەڵام نا، خوا قسەی ناوێ کردایەوێ دەوە حەساب. ئەوە گرنگە کە ئینسان چەندێ شوێنکەوتووی پێغەمبەری خوایە عەلەیهی سڵات ئەو شتە جوانانە و چەندێ لەو ڕێبازە بەردەوامی کە ئەو ڕێبازەش ئەدەیتە خەڵکی ئیسفادەکە لەژێر دەستی تۆیە. نا ئیسە خەڵکی وایە لەوەیە بەناوەی سونەتەوە ئەوەنە زەرەرێەوە قازانجی نییە، تۆ بەردەوام گومانە خاتە دڵی موسڵمانان، بەردەوام شک دروستەکە، بەردەوام شتانێک ئەڵێ شازە بەس بۆی دەرکەوێ، ئەوە شتێک نییە، ئەوە مدەیەکە و ئەڕوا و دوایەوە نامێنێ، هەروە کەفی بان دەریایەوە نامێنێ. ئینسانەکە کاتێ وۆشی هاتەوە یەکسەر لە ڕابردووی خۆی پەشیمانەبێتەوە. زۆرمانش بینیوە بە تەجروبەش هەبووە و ئێستاش بەردەوامە، هە بەردەوامیش دەبێت، چونکە سونەتی پێغەمبەری خوا خۆی زۆر جوانە، زۆر شیرینە، بەڵام با ئێمە نەبینە سەبەب و هۆکارێک کە سونەتی پێغەمبەر بشوێنی، وا نەکا، چکە خەتەرە، ئەبێ زۆر خۆشمان بێ. خوای گەورە لە چەندها ئایەتا باسەکە ئیطاعی خوا بکەن، ئیطاعی پێغەمبەر بکەن، وأطيعوا الله والرسول لعلكم ترحمون. پروردگار فەرمێ واتە بە قسەی ئەڵڵاهیە جەل جەلالوهو دوای پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام ئەو کاتە چییە بێ خوای گەورە ڕەحمەتان پێکە. سێهەمیان ئیقتیدا، واتە ئەو سونەتانەی پێغەمبەر کردوێتی هەوڵدەی بیکەی، ئەو ڕێبازەی پێغەمبەرێتی بیکەی، جێبەجێ بکەی، چی لە ئەخلاقیات بێ، چی معاملات بێ، بێش چی لە بەرژەوەندی ژیانی خۆت بێ، هەرچی واتە لە حەیاتی ڕۆژانەی من و تۆ ئەمە بکەین، چکە لەم سیانە ئینسانی موسڵمان، ئینسانی بڕوادار دەرەکەوێ، چکە ئێمە هەمووی ئەبێ بگەڕێنەوە بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە قودوەیە. حەقی سێهەممان ئەوەیە کە چی ئیقتیدای پێ بکەین، هەموو شتێک هەر شتێکمان بوو لە دینە بینەوە چی بکەین، بینەوە تەماشای ڕەسوول الله بکەین عەلەیهی سڵات وەسەلام، تەماشای ئەسحاب و یاوەران عولەما و زانامان بکەین، زاناوەی قەدیم، چکە بۆ خەیر القورون کێیە؟ قەرنی پێغەمبەرە عەلەیهی سڵات وەسەلام، چکە ئێمە سێ قەرمانەیە زۆر پیرۆزە، قەرنی پێغەمبەر عەلەیهی سڵات وەسەلام، قەرنێ دوای ئەو و قەرنێ دوای ئەو، سێ قەرن. خەیر القورون قەرنی پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سڵات وەسەلام، باشترین قەرن، باشترین مەخلوقات و خەڵق قەرنی ئەو کاتەیە و خەڵکەیە کە لەگەڵ پێغەمبەرا ژیاوە عەلەیهی سڵات، باسی ئەسحاب و یاوەران نەکەین، باس کافر ناکەین. دوای ئەوە کێ؟ قەرنی دووەمە کە جیلی سەحابەیە، دوایەوە جیلی تابعی، یعنی معقول نییە تۆ کە عولەمایەک لە جیلی تابعین قسەی بکە تۆ ئێستا ڕەدی بکەیتەوە بێ قسەی عولەمای ئەم سەردەمە تۆ بخەیتە پێشی ئەو، نابێ. ئێمە دین وا فێرکراوین، ئێستا کە عالمە زانایە دانایە قەی ناکە ئێستا مەوجودە و قەیچەکە، بەس ئەگە عالمێکی ترمانە بوو لەو سێ قەرنە بوو قسەی ئەو وەبەرترە تامە عالم، چکە ئەو هە لە خەیر القورون، هە لە قەرنەکان، چکە عالمی وایە تابعی بینیە، ئێمە کەسمان تابعیمانش نبوو، ئەو خێری زۆرترە، ئەو شارەزادترە، ئەو نێزکترە لە پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام، هەتا من و تۆ هەتا ئەو کەسە. بەڵام هەموو عالمەکانش ڕێیان جێی تەقدیر و ڕێزە وەردەگیریە و هەمووی کۆ دەکرێتەوە بابەتەکە، ئەبێت تۆ گرنگەوەی هەموو بابەتێکتیایە قوڵ بیتەوە. ئیقتیداکردن بە سونەتەکانی، هەوڵدێن سونەتەکانی زنی بکەینەوە، هەر سونەتێکی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مناقەشە نەکەین کیان ئەمە سونەتە، بەڵام سونەتەکە وە خۆی جوان تێبگەین لی بە جوانی شوەری بگرین بیکەین باشە، چکە ئێمە بەوە جوانین، پێغەمبەری شانازیمان پێوەکە کە ئەو سونەتانە جێبەجێ بکەین و ئەبینە یەکێ خۆشەویستی پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام. چوارەمیان محەبەتی ئالوبەیت و سەحابە، ئالوبەیتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەبێ خۆشمان بێ. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سڵات وسەلام حوسەین لە منە، منش لە حوسێن، هەر کەسێ حوسێنی خۆش بێ ئیمامی حوسەین ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێنەوەی پێغەمبەرە، ئەوە چییە؟ پێغەمبەری خوای خۆشەوێ، هەر کەسێ ڕقی لێی بێ ڕقی لە پێغەمبەر، با تایبەت نەبێ ئەمە تایبەت بێ بۆ فێرقە و کۆمەڵێک ئیلا ئەوان بەبێ باسی کەین وێتر جێی بێلین، نا، بەڵکو ئالی بەیتی پێغەمبەر هەموو موسڵمانێک خاوەنێتی، هەموومان،
چکە هەر کەسی ئالوبەیتی پێغەمبەری خوا سەڵەم خۆشی گەرەک بێ ئەوە خوا خۆشەوێ پێغەمبەر خۆشەوێ چکە ئەوانە ئالوبەیتی پێغەمبەرن عەلەیهی سەڵات وەسەلام ئینسان ئەبێ چی بێ زۆر خۆشیانی بێ و سەحابەی پێغەمبەری خوا سەڵەم سەلەم ئەو سەحابە نازارانە لا تسبوا أصحابي فەرمێ جمێن بە سەحابەکانم مەدەن قسەی ناشیاو نەکەن بە سەحابەکانم پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام فلو أن أحدكم أنفق مثل أحد ذهب هر کەسێ ئەوەنێ جەوەڵی ئوحود ببەخشێ لە پێناوی خوادا ئەو با بزانێ لای خوا بەقەدەری درهەمێک نییە لە چاوی سەحابە کە بەخشیوێتی بۆ خوا يعني أونا بيروزم شيخ الإسلام فرمي من أصول أهل السنة والجماعة سلامة قلوبهم وألسنتهم لأصحاب رسول الله صلى الله عليه وسلم يكي لصفة كان أهل السنة واتا مسلمان خمان أو بيروبا كارين أغي السنة وجماعة يعني بيروبا وري الراس دور لخرافات دور إلا وأولاك الري أهل سنة أفرمي أويا كتيب يدلت پاک بێ بەرامبەر سەحابەی پێغەمبەر صلی الله علیه وسلم وەزبانتش پاراو بێ بەرامبەر بە سەحابە هەندێک شت خلافات ڕووی داوە لە زمانی خۆیدا کوشتار بووە شت بووە تۆ نابێت تۆ بێی لیرە سوکایەتی بە سەحابەیە بکەی و بەوەکەی تر پشتی ئەو بگری نا تۆ گەرێ ئەو قەولە دووبارەکەی تۆ بڵێ مەدام سوپاس بخوا دەستمانی تیانە بوو با دەمانشی تیانە بێ خوای گەورە لە هەموو سەحابە خۆش بێت ئەوە گرنگە کە سەحابەی وایە هەڵەیشی کردووە خوای گەورە لە حەوت تەبەقەی ئاسمانەوە بە پێغەمبەر وتێتی وازی لێ بێنای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام چکە لەبەرەوەی عەفو دراوە بە ئەوانەی کە 314 سەحابەی پێغەمبەر بوون لە شەڕی بەدر خوای گەورە لیانی خۆش بوو هەرچی گوناحێکش بکەن خوای گەورە چی بووە لیانی خۆش بووە کەواتە ئەمانە کە خوای پەروەردگار لیانی خۆش بووە أفرمي خواهي پروردگار والذين جاءوا من بعدهم يقولون ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان بردوام دعاء بكين أواني كدين تشيرن والذين جاءوا من بعدهم دعاء وان دير تشيركن ربنا اغفر لنا خواهي لمن خوشبه ولإخواننا الذين سبقونا بالإيمان أواني بيش يما إيمان دار بنو رويشتن وقرانو بلايتو يعني يما دعاء كي متوى مسلمانان بو توای أصحابي يا ولا پێنجەمیان نەسرەت دیفاعکردن لە خۆشەویستی خوا و ڕێبازەکەیشی چکە ئەمەش یەکێکە لەو مافانەی کە پێغەمبەری خوا گەرەیەکی لە ئێمە کابرا بۆنەوە سوکایەتی بە پێغەمبەرەکە هەرچی کاتێک کە داوا کرا لە من لە تۆ هەر کەسێک پێویستی پێ بوو ئەبێت تۆ لەو شوێنە ئامادە بی ئەبێ ڕێی هەڵبڕی ئەبێ بێتاقەت بی ئەبێت یەک بچی پێی نابێت زۆر ئاسایی بێ جیمێن بە پێغەمبەر بدرێت زۆر ئاسایی بێ نا چی کەسێ لێمە قبوڵەکات جمێن بدرێ بە کەس و کارەکەی بە مردوویەکی بە خێزانی بە مناڵەکانی بە شەرەفی کەس قبوڵ ئەی چۆن من و تۆی مسلمان کە ئیدعایەوە بکەین بڵێن پێغەمبەرمان خۆشگەرە لە خۆمان و ماڵ و مناڵ و ژن و نەفسی خۆمان لەو لاوە سوکایەتی بە پێغەمبەری بکەی و نقمان لێوە نەیە ئەی کوا ئیمان ئەتر ئیمان لەکوێیە یعنی چییە یعنی نقل لێوە نێ نابێ ئەمە چکە ئەبێ هیچ نەبێ بەدڵ ئەبێت تۆ پێت ناخۆش بێت هەرچیشی پێویست کرد بەڵام دوور لە تۆند و تیژی ئێمە لەگەڵ ئەوانین کە ئیشەکە بە تۆند و تیژی بێ ئللا ئەو کاتە یاسا بێ هەرچی بێ ئەبێ ئەو شتانە نابێەوە بە هیچ شێوەیەک ئەو مافە پێشێل بکرێت چونکە خوای پەروەردگار گلەیمان لێ ناکا ئەگەر کەسێک جمێن بەخوا بدا با بزانن یەکێک جمێن بەخوا بدا خۆی ئەسڵ ئەوەیە کە ئێمە نەیلین جمێن بەخوا بدا خوا گلەیمان لێ ناکە بەڵام کەسێک جمێنی بە پێغەمبەردا عەلەیهی سەڵات وەسەلام ئێمە بێدەنگ بووین خوا گلەیمان لێ ئەڵێ ئێوە ئومەتی محەممەد بوون بۆ دەمتان لێوە نهات ئەمە ئەبێ ئینسانی مسلمان وریای بێت خاڵێکی ترەوەیە حەق و مافەکەی تر سڵاوات زۆر بە دیارە بدەین عەلەیهی سەڵات وەسەلام یەکێکە مافە لەسەرمان ئەبێ إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما اللهم صل على محمد وعلى آل محمد واتا خواي پروردگار جل جلاله ملائكه كان صلوات دستياري پیغمبر دن عليه الصلاه والسلام خواي گوره فرمي يا ايها الذين امنوا اي ایمان داران چی بکن اما امره
صلوا عليه وسلموا تسليما صلوات بدياري خوشويز بدن عليه الصلاة والسلام چنێ صلوات بدەیت چنێ لە مەجلیسی صلواتە دانیشی چنێ باسکردون یادکردنی صلوات بێ یەمان کەمە هەر شوێنێک باسی پێغەمبەر بوو لێی دانیشە مەڕۆ هەرچی بوو چکە خۆشەویست لەوەیە کە تۆ دانیشی لەوەیە لەو جەلسانە و تۆمار بکرێت کە تۆ خۆشەویستی ئەو بی عەلەیهی سەڵات وسەلام چکە ئینسانی مسلمان ئینسانی بڕوادارە مێ بزانێ خاڵی کۆتاییمان خاڵی حەوتەم عەفوو تسليم لشريعته وسنته أبي تسليم بين بقرآن وسنة يعني بعض جار سركي كابرايك أشياء لاي ما مستعيك ميراتك يبو شرحك بدليني يجب بخوا ما قيمتني بخوا ما وكل منايا درجي بشيء لاي ملاك يتربوي بالشرعين يجب ما باشا تسليم نابي كاتي حقك كتير كدين بيطلع تو مخالفة حقكي بلا عشان بلا من هلب موتوا أبي وابي نابێ ململانە بکەی ئەی کورە و حەدیسە وا بووە و لە وەختی خۆی وا وتراوە و ئێستا بۆم زەمانە نابێ و ئەمانە بڵێ ئەم وردەگلیانە ئەمە بۆ خۆت بیکە ئەمە لەگەڵ دینا دەرناچێت دین کە ئێمە تەسلیمی بن قورئانە سە قورئان شتێکمان پێ بڵێ مەیکەن ئەکرێ نەبێژین بیکەین نابێ ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم شتێکمان پێ بڵێ مەیکە ئەکرێ بێژین وڵا ئەیکەین و بەخوا لەوێ پێغەمبەر لەگەڵ ئێمە عینەوێ ئەبێ تەسلیمی بین تسليم الشريعة قرآن وسنة وقولي في أوشاكان علماء زانيان أمانة ودين ودوايا وش لسر قياس هرش يشتغل زمان في غمران أبو لسر قياس آياتها حديث داينينو حكمي لسر دي خالي كوتايمان عدم تشوية الدين والسنة بهيش شوي ورياب الدين ناشي نكي في غمر ليت قبولنا نا قرآن نا سنة يقدري دين شێواندنی دین ناشرینکردنی دین چکە ئەمە ئەبێ لەم زەمانە زۆرە ئینسانی موسڵمان ئەبێ زۆر وریای بێ ئەنەسی بن مالک ڕەضا و ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمێ ئەی کوڕە شیرینەکەم یا بوونەی ئەوەی کە بەیانیانی و یاواران پێت ئەکرێ فەفعەل بیکە واتە بیکە ئەی کوڕە شیرینەکەم لە سونەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم وذلك من سنتي ومن أحيا سنتي فقد أحبني هر کسی سنت كان مواتا الله يعني وصيتي كركيه كان سيكري مالك أفرمي حتشيت بيكرا ضلت باكرا وهمو بياني ويواراني چيتش بيكرا بيك لسنت هر سنت يكرشكت أبيت خوشويستي بيغمر صلى الله عليه وسلم هر كسي بو خوشويستي بيغمر ومن أحبني كان معي في الجنة هر كسي من شي خوش غرق بيغمر يقوى فرمي أولا بهشتا لقل معي كواتا إما سنتي بيغمر صلى الله عليه وسلم جيب كي نبينا خوشويستي كي خوشويستي الله كبيغمر يقوى عليه الصلاة والسلام وباشا نشر كسي بيغمر خوش غرق بي أولا بهشتا لقل معي حديث كمان ترمذي وايقو رحمن يبقى عاقبة خير من قوم من كذا خوشويستكي وأمشن خالة باسمان في خواهي قول ما قد السد أو رقاية وإلى قيامة على قلب يغمر خواهي قول رحش معك وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته.